کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو هێزێکی ئیسلامی سیاسی هەڵقوڵاوی ناخی جەماوەر لە سەرجەم پرۆسەکانی هەڵبژاردن لەسەر ئاستی هەرێم و ناوەند بەبێ سڵەمینەوە بە باوەڕبوون بە خۆی و جەماوەرەکەی بێ دوودڵی بەشداری کردووە. ئەوەی وای کردووە کۆمەڵ نەترسێت و متمانەی بەخۆی هەبێ دەنگی ڕاستەقینە و بێگزی و تەزویرات بووە، وەکو حیزبەکانی تری دەسەڵات نەبووە کە پێش بانگەشەکان دەست بکات بە کڕینی خەڵک و تەخشان و پەخشانکردنی سەرۆت و سامانی وڵات بۆ بەرژەوەندی حیزبی و کەسێتی. تەنانەت دوای لێهاتووە پرۆژەکانی حکومەتیش 4 ساڵ ڕادەگرێت و بە چەند مانگێک پێش هەڵبژاردن هەر ڕۆژە و بەناوێک پرۆژەکان دەکاتەوە. بە گەواهی دۆست و نایەرەکانی دەنگهێنانی کۆمەڵی ئیسلامی بەرهەمی ماندووبوون و هەڵوێستە نەگۆڕەکانی کۆمەڵ بووە کە ئەو کاتانی لە دەسەڵات و یان لە ئۆپۆزیسیۆندا بووبێت بۆ هیچ ساتێک ئامادە نەبووە پشت لە جەماوەرەکەی خۆی بکات، ئەگەرنا بۆ پاشگەزبوونەوە لە هەڵوێستەکانی دەیتوانی وەکو خەڵکانێکی تر سامانێکی زۆر بەدەست بێنێ هەم بۆ حیزب و هەم بۆ ئەندامەکانی لەناو حکومەت و پەرلەمان و ئیدارە خۆجیەکاندا. یەکێک لەو کارانەی کە کۆمەڵی ئیسلامی لە سەرجەم هەڵبژاردنەکاندا شانازی پێوە دەکات نەبوونی ساختە و گزیکاریە لە هەڵبژاردنەکاندا سەرەڕای ئەوەی مەترسی کەمبوونەوەی دەنگەکانیشی هەبوو بێت، لەبەرەوەی کۆمەڵ پێی وا بووە بە دەسێنانی کورسیەک بە دەنگی ڕاستەقینەی خۆی لە دەیان کورسی تەزویر باشتر و گرنگتر بووە بەلایەوە. لەم هەڵبژاردنەی 30 ئەیلوول و هەڵبژاردنەکانی پێشوش ئەگەر بەوردی تەمەشای ئەنجامەکان بکەین، پارتی و یەکێتی هەر یەکەیان لە زۆنی خۆیان بە ساختەکاری و قۆڕەخکردن و ترس و هەڕەشە و پێدانی ئیمتیازاتی خەیاڵی بە ئەندامانی خۆیان و بەشێک لە ئەندامەکانی حیزبەکانی دیکە وایان کردووە زۆرترین دەنگ بەدەست بێنن، ئەگەرنا هەر یەکەیان لە زۆنی بەرامبەر هێندەی دەنگی لایەنەکانی دیکە بگرە کەمتریش دەهێنن. کەواتە ئەو ڕاستیەمان بۆ دەردەکەوێ و پارتی و یەکێتی حیزبێکی ناوچەین و بەهۆی پارە و سامان و قۆڕەخکردنی پۆستە حکومیەکان لە ژێر دەسەڵاتی خۆیان داتوانن بمێننەوە، ئەگەرنا هیچ کات لەسەر ئاستی هەرێم بەگشتی ئەو دەنگانە بەدەست ناهێننەوە، وەک چۆن لە هەڵبژاردننی 12 ئایاری ئەنجومەنی نوێنەرانیشدا بە تەزویری ئەلیکترۆنی نەخشەی سیاسیان گۆڕی و دەنگی ڕاستەقینی جەماوەریان ساختە کرد. بەو هۆیەوە دەنگی کۆمەڵی ئیسلامی و پشتیوانی جەماوەر بۆ ئەم لایەنە بە دیوە ڕاستەقینەکەیدا دەرنەکەوێت. هەڵبژاردننی 30 ئەیلوول ئەو ڕاستەی بۆ کۆمەڵی ئیسلامی و ئەندامەکانی دووپات کردەوە کە سەرەڕای هەڕەشە و سزادانی ئەندامەکانی و ترس و تۆقاندن. کۆمەڵی ئیسلامی کوردستان حیزبێکی کوردستانیە و لەسەر بیر و باوەڕی ڕەسەنی ئیسلامی کوردی بەردەوامی با پرۆژەی سیاسی خۆی دەدات و بۆتە جێگای متمانەی هاوڵاتیانی کوردستان و هیچ کات بۆ مانەوەی خۆی و بۆ بەدەسێنانی دەنگی ساختە پەنا بباتە بەرهێنانی هێزی بێگانە و دژە کورد، وەک ئەوەی هێزە دەسەڵاتدارەکانی ئێستا دەیکەن و دووبارەکردنەوەی هەمان سیاسەتی سەدام حوسێن سەرۆکی لە ناوچوو عێراقا کە دەیوت هەموو شتێک دەکەین لە پێناو مانەوە و سەرکەوتندا.